خۆی دەدا. تاوان مەحوی شتێکی زۆر وردی هەیە لەسەر ئەم وعد و پەیمانە. خوا یاران سبەینێ وەرنە سەیری کوشتنم وادەی چها داوە لەسەر وادەی درۆی ئەو ئیتر نادەم وادە قەت نادەم. تەمان شارەکە وا نیشان دەدا کە لۆگۆس وادەی درۆی داوە، بەس ئەو لە شوێنەکە دەڵێ نا نادەم وادە قەت نادەم. ئەوە من هیچ تاکو کامڵ نەبووم، دەمم نەکێشاوە و لە کاتی خۆیان نەڕۆشتوم، بۆیە ئەو نایە. ئەڵێ لەبەرەوە خەتاکە هی منە. تاوان لای مەحوی ئەو یارەی کە باسی دەکات ڕەبتی بەم لۆگۆسەوە هەیە. یا دەڵێ تاوانم چی دەکەم لێرە بەهۆی ئەوەی کە عاشقە جەماوەرە، چونکە دەڵێت خوا یاران وەرنە سەیری کوشتنم وادەی چاداوە دەیەوێ لە ڕێگەی لۆگۆسەوە بڵێ وەرن سیرکەنا من چیم. معنی عاشقە جەماوەرە لێرە، بەس عاشقە دیمۆسە، یعنی یاری بۆچی دەوێ؟ بۆ دیمۆس دەوێ، لەبەر ئەوەی یار نایە. کە نایە وا دەزانێ سەرەتا یار بێ وەفایە، بەڵام دوایی تێدەگا کە خۆی ناکامڵە. بۆچی ناکامڵە؟ چونکە هیچ تاکو عاشقە دیمۆسە، هیچ تاکو دیمۆسی هیچ تاکو بێگانەی دەرنەکردووە. لە شوێنێکی تریشا ئەوەی کە دەڵێ ئەگەر پەری ئاسک یا ئادەمی ببینێ لە غەیری سڵچی بکە، ئەوە شەر باسی دیمۆس و لۆگۆسە. و تا دیمۆس حەزوری هەبێ لۆگۆس نایەت. لۆگۆس دەبێت تۆ ینی لۆگۆز ئەمانەتە دەبێت بتوانانی ئەمەمانەتە پارێزیان، توانای پاراستی ئەمانەتت هەبێت. بەس مەحوی لێرە خەڵک بانگ دەکا، ینی لۆگۆز زۆر بە سڕی دێت، ینی لۆگۆس نابێ خەڵک پێی بزانێ کە دێت، بەس کویا دەڵێ وەرن با بچین بیبینین. ینی ئەو دەیەوێ ئەمان بانکە بۆی بڵێت ها من چەند گرنگم، ینی دەیوێت سەرنجی جەماوەرەکەی ڕاکێشێ. جا دەڵێ من ئەم فەلسەفە وەکو یارەکەی ترم نییە، ویتر زۆر بێوەعدە هەر ڕۆژی قسەیەک دەکاوە ئەمڕۆ ڕەیەکی هەیە و سبەینە ڕەیەکی تری هەیە و بەڵام فەلسەفە هەمیشە هەمان قسە دەکات. تەمانەمە مۆزوعەکە سەفسەتە و فەلسەفەیە، چونکە سەفسەتە ڕەبتی بە جەماوەرەوە هەیە و ئەوانەی وتاربێژن ئەمڕۆ قسەیە دەکەن، سبەینە قسەیەک دەکەن پێچەوانەی ئەو قسەیە، یعنی هەر ڕۆژی قسەیەکمان بۆ دەکەن، هەر ڕۆژی شتێک بەڕاست دەزان و شتێک باڵە دەزانن، ینی یارێکی بێبارن، وەعدیان نییە. بەڵام دەڵێ فەلسەفە هەمیشە هەمان قسە دەکە، هەمیشە خۆیەتی.